وردە وردەی تر دەست بە پرۆگرامەکەکەینەوە و یەکەم جار لەگەڵ میوانێکی ئازیز گفتوگۆ دەکەین کە ئەویش میوزیک ژەنێکە سەبارەت بە ڕۆژی جیهانی خۆشەویستی بە ڕۆژی ڤاڵانتاین گفتوگۆ دەکەین هاوکات باسی ئەو جۆرە میوزیکانە دەکەین کە زیاتر بۆ ڕۆژی خۆشەویستی ئەبێت یاخۆ پەیوەندی میوزیک بە خۆشەویستیەوە چیەوە کۆمەڵێک بابەتی تر و سەبارەت بە ئەزمموی خۆی کە خوێندکارە و لا پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک خوێندکارە باس لەوە ئەکەین کە چۆن بوو هەڵی بشار و کۆمەڵێک پرسیاری تری لێ دەکەین کاک مستەفا سڵاوت لێ بەیانیت باش لە تۆش بانی تۆش باش و بەیانی بینەران باش چۆنی تەندروستیت سپاس بەخوا باشین یاخوا باش بیت کاک مستەفا ڤاڵانتاینت پیرۆز بێم لە تۆش پیرۆز بێ زۆر سپاس لە هەمووانیش پیرۆز بێ پەیوەندیت چۆنە لەگەڵ ڤاڵانتاین و ئەو شتانەیە تا ئێستا نەگەیشتونە بەو ئەستا جارێ ماوە خوێندنەکە زەڕورترە بەڵێ خوێندنەکە زەڕورترە لە سەرەتا ئاماژەم پێکردوتم شەرت نییە بۆ لەگەڵ کەسی بەرامبەرا بێ ڕەنگە لەگەڵ دایکتا بێ گوڵێکی سوور بۆ دایکت بۆ خوشکەکەت ئەم ڕۆژێکی ئاوا بکە ئینشەڵڵا بەچاوان تەواو دایکی مستەفا ئاگادار بە ئەگەر گوڵی نێنا بۆت وەرە پێمان بڵێ کاک مستەفا دەمێکە سەرقاڵی پیانۆی بەڵێ هەر من بە هونەر با بڵین ئەم مۆسیقا لە سەرەتای تەمەنمەوە بڵین حوتەش ساڵیەمە خەریکی مۆسیقام تا ئێستادا نەبڕام بەڵام ئێستا خوێندکاری پەیمانگام قۆناغی یەکم لە شاری کەرکووک پەیمانگای هونەرە جوانەکان تر ئێستا زیاتر بە شێوەی ئەکادمی خەریکم و پێشووش با بڵین هەر لە ماڵەوە لەگەڵ باوکمە فێری مۆسی بوومە باوکت میوزیک شەنە؟ بەڵێ باشکە لە باوکت کەسێکی تر هەیە لە من باوکم هەم با بڵین میوزیک شەنە و من و مامەم لە ژێر دەستی باوکم پەروەردەی هونەری بووینە زۆر زۆر باشەکەواتە توانین بڵین خێزانێکی هونەری هیچ کاتێک کۆ ئەبنەوە بەیەکەوە هەرسێکتان پیانۆ عازفەکەن یان ئامێرێکی تر هەیە ئامێری ساز و عود و مامیشم ئامێری ساز منیش بە ئامێری پیانۆ کەواتە توانین تیپێکی بچکۆلانەتان لە ماڵەوە دروست بەڵام بەداخەوە سەمام لە دەرەوەی وڵاتە چەند ساڵێکە لێرە نەماوە لە دەرەوەی وڵاتە بەڵام هەرە و پەیوەندیە ماوە لە ڕێی سۆشیال میدیا و هەسی هونەرەکەین و ئەدوێن لەسەر شتانە زۆر باشە لە شتان ساق بەدیاخوا حەزی مناڵیت بوو کە دەست بە پیانۆ بکەیت و دواتر بچیتە پەیمانگای هونەرە جوانەکان خولیایەکی مناڵی بوو بەڵام من سەرەتا لەسەر ئالەتی کەمانچۆ دەستم پێ کرد تر دواتر هاتمە سەر ئامێری پیانۆ ترەوە زیاتر حەزەکەم بۆ دروست بوو باش کاتە دوو ئامێر ئەژەنی زۆر باشە گوێبیستی پارچە میوزیکێکی بچکۆلە بین جارە زۆر باشە ئەم میوزیکە چی ئەگەر باسێکی میوزیکی ئەدنا کەریمە شەر بێگوڵی کەس ئازیزەکەم منیش ئاوام ئەکرد لە پەنجەکانەمە هاوەکو تۆ سەیری دەستی تۆمە کرد ئاوامەکەوەکەوە پیانە بشەنم زۆر خۆش بوو دەستە خۆش بێم زیاتر سەرسامی کام میوزیک ژەنی
ئەین بۆ نمونە گوێبیستی موزیکەکانی کا موزیک ژەنەبی ئەوە هیچ کە تۆ پەروەردەی دەستی باوکت و مامتی و بەسای ئەوانەوە خودت بەهۆی ئەوانەوە حەزت بە میوزیک بووە جگە لەوان لە میوزیک ژەنە ڕۆژهەڵاتەکان با بڵین لە کوردەکان مامۆستا دڵشاد سەعید زیاتر با بڵین کە و ئامێریکەمان چا ئەسفەکەت سەرسامم بە کارە و لە میوزیک ژەنە جیهانیەکان کە ئەوانەی بوونە تۆڤن مۆزارت ئەوانیش میوزیک ژەنی زۆر بەتوانە و لە ئاستی جیهانی بوونە کە لە سەردەمی کۆندا بەرەیان سەنووە تا ئێستا ماوە زۆرهای تریشەیە کە وەکو شۆپان و میوزیک ژەنانە لای من سەرنجمیان ڕاکێشاوە باشە لە هیچ بۆنە و ئاهەنگێک لە هیچ کۆنسێرتێک فستیڤاڵێک بەشداریت کردووە بەشداریم کردووە ئەویش با بڵێن دوێنێک کە دوێنێ ڕابردوو لە ئێمە سانتەری شەیدازە دۆراممانەیە بۆنەیەکمان کرد سازمان کرد بە بۆنەی ڕۆژی خۆشەویستی لە کتێبخانەی ڕێگا لە شارە جمهوری ئێمە بەناوی سانتەری شەیدازە دۆرامی و بەشداریمان کرد و گروپێکی جوان چەندین بەرهەمی جوانمان پێشکەش کرد و ماوەیەکی پێش ئێستش لە پەیمانگا کۆنسێرتێکمان کردبوو بۆ پەیمانگا لەگەڵ هاوکار خوێندکارەکان و مامۆستایانی خۆمان زۆر باشە میوزیکی شادیش ئەژەنی بە پیانۆکەت زیاتر شاد کەم بەڵام زیاتر لەسەر کلاسیک و وەڵین یاخود ئەو میوزیکە کۆنا کوردیانە بە شێوەی پیانۆ منەیژەنم زۆر باشە کاک مستەفا ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستی وەکو لە سەرەتاوە ئاماژەم پێکرد ئەمەوێ باسی ئەوم بۆ بکەی پەیوەندی میوزیک بە خۆشەویستیەوە چییە؟ بۆم پرسیارە پێویستە بگەڕێنەوە بۆ سروش کە لەسەر جۆرەکانی هونەر لە خۆی دەگرێ چونکە سروش پڕە لە هونەر یەکێکیش لەوانە میوزیک و هونەرە کە ئەویش زادێکە لەم سروشتە کەوا دەکات بە جوانکردنی ژیان بە ژیانەوە دروستبوونی ژیان کە میوزیک لە هەر سوچ و شوێنێکی ئەم ژیانەدا خۆی جوانێک دەبەخشێت بە دنیا بۆیە میوزیک پێویستە لەم ڕۆژەدا هەبێت چونکە وا دەکا کەسەکان زیاتر ئاشنا بکە بە ژیان بە بینینی شتەکان بە جوانتر و هەستکردن بە ژیانکردن و میوزیکی شێکێکە لەو شتانەی کە هەستە دەجوولێنێ لەگەڵ گوێگرتن لەو میوزیکانە جاجی شتێکی شاد بێ ئەخوت خەمناک بێت ئەخوت بڵێن سۆفیگەری بێت ئەتر لەم بابەتانە باشە هەنێک جار ئەوانەی کە میوزیک ئەسفەکەن یا خۆت میوزیک ژەنن دەنگیشیان خۆشە لەناو خێزانەکەی تۆە دەنگ خۆشتان نییە؟ دەنگ خۆش بۆ نەخۆشی هەمانە بەڵامی تر زۆر دەرناکەن هە تەنیا با بڵێن لە ناوی خۆمانە گۆرانی شتەڵین زیاد دەرنەکەوتونە لە نەو خێزانەکەی خۆتا یا عایلەکەی خۆمانە بەڵێ هەیە خۆت نی من ناجارێ وتمەگەر خۆت بێم ڕۆ گۆرانێکشت پێڵێت زۆر باشە پارچێکی ترمان بۆ ئاسفەکەی ئەم جارە پارچێکی ئەباسی کەمەندیە بینی من و تۆ زۆر باشە دەستخۆش
ئەو پارچە موزیکانی کە ئەیژەنی خۆت ئەو گۆرانیانی کە ئەیژەنی خۆت حەزت بە گۆرانیەکەیە یا خۆت بە هۆکارێکەیە کە ئەم گۆرانیانە ئەژەنی؟ زیاتر میلۆدەکانی میلۆدی جوانن من ئەوانە سەرنجڕان کێشان بە تایبەتی بەرهەمەکانی مامۆستا عەدنان کەریم یاخود عەباسی کەمەندی ئەمانە بەڕاوپڕ جوانی لە هونەر هەم لە با بڵێن تێکستەکانیان و هەم لە میلۆدی مۆسیقاکانیان. زۆر باشە. میلۆدی گۆرانیە بیانیەکان یا خۆت عەرەبیەکان خۆت ئەوانەی شەرق ئەتوانی بژێنی یا خۆت تێستت نەکردووە لەسەری؟ ژەنم بەڵام ئێستا بەپێی پێویست با بڵێن کە ئێستا خوێندکاری پەیمانگەم زیاتر با بڵێن خەریکی پرۆڤە و تەمرینی خۆمانین ئێمەش بە شێوە ئەکادمی تەمرین شتەکەین بەڵام لەگەڵ ئەوانەیش ئەژەنم بڵێن. مامۆستاکانی پەیمانگا تا چەند لە تواناکانی تۆ ڕازین؟ سوپاس بەخواز ینی ڕازین لە ئەو ئاستەی من و چاوەڕێی ئاسی باشتریش لە منەکەن و زۆر ڕازیم. باشە کاک موستەفا ئەو میوزیک ژەنانەی کە زیاتر بە تۆزێک بکەڕێنەوە سەر ڕۆژی خۆشەویستی ئەو میوزیک ژەنانەی کە تا زیاتر میوزیکیان بۆ خۆشەویستی داناوە یاخود لە چ بوارێکی خۆشەویستیە کاریان کردووە ئەوانە کێن؟ ئێستا ماتوانین با بڵێن بۆ ئەم پرسیارە ئێمە جۆرای میوزیکمانێ میوزیکە ڕۆژاوەکان یاخود کلاسیکەکان یاخود ڕۆژەڵات و هەروها میوزیکە میلیەکانیش ئەوانش بڵین لە ڕۆژەڵات هاوە ئێمە ئەم دەڤەرە ئەمە چەندین هونەرمەند یاخود میوزیک ژەنمان هەیە کە ئەویش دڵشاد سەعید هەروەها مامۆستا ئەنوەر قەرەداغی کە ئەمانە لە ساڵەکانی ڕابردوو لە کۆندا چەندین بەرهەم و کاری هونەری جوانیان هەبووە بۆ هونەر هەروەها با بڵین لە هونەرمەندەکانمان وەکو مامۆستا عەدنان کەریمە مامۆستا عەباسی کەمەندی ئەمانە هەنی بابەتەکانیان بۆ هونەری بۆش خۆشەویستیە زۆربەیان. باشە ئەتوانم بزانم ئەمەی ژێرقاچت چێم؟ ئەمەی ژێر پێم پیدڵی پێوترێ ئەمە بۆ هێشتنەوەی سەدا و دەنگی پیانۆکەیە. واتە لە کاتی ژەنی ناپێویستە ئەمە ئەگەر ئەمە دانەگری چیە بێ؟ با بڵین ئێستا من شتێک بژەنم ئەوە سەوتەکەیتی بەڵام بەکارێنانی ئەو پیدڵە ئەو دەنگ و سەدایی دەمێنێتەوە ئەو زیاتر لە پیانۆ هەیە بەڵام ئالەتی من ئالەتی ئۆرگە تر ئەمە بۆی دانەدرێ وەکو پیانۆیە چونکە پیانۆ با بڵین پیدڵی هەیە. واتە تۆ بەهۆی ئەمەوە ئۆرگت کردو بە پیانۆ تەواو تقریبا حیلە شەرعی پێڵێن. باشە ئەم پارچانی سەر ئۆرگەکەت میش لە سامود پیانۆزانی ئەوە گەر کەسێک میوزیسیان نەبێ ئەوە ئامێرەکان بە تەواوەتی لێک ناکاتەوە. ئەمانە چی پێ ئەڵێن کلیلی پێ ئەڵێن؟ ئەم ئەمانە بەڵێ کلیلن ئەمانە کلیلن ئەم بینانە کلیلی مۆسیقیە بەڵام لە پیانۆ زیاترە کلیلەکانی و گەورەترە و بەبێ ئەم با بڵین ئەم ئایتمانەیە. ئەمانە چین؟ ئەم ئایتمانە زیاتر بەکاردێ بۆ با بڵین سکوێنسکردن و یاخود ڕیتم و ساوند و ئەو شتانە کە لە ئەمێری کۆرگە هەیە. باشە ئەم کلیلانە فەرقیان هەیە بۆ ڕەش و سپیەکە؟ فەرقیان هەیە لە تۆنەکانە ئێمە حەوت تۆنی ئەساسیمان هەیە و لە کلیلە سپیەکان و کلیلە ڕەشەکان تۆنەکانیان جیاوازە. واتە دۆڕێمی بەڵێ ئێمە باشە هەم لە ڕەشەکەی هەم لە سپیەکە هەیە بەڵام بە تۆنێکی جیاوازن بەڵێ بەپێی دەنگەکانی ئەگۆڕێت. باشە توانین تێستێکی ئەومان بۆ بکەی دۆڕێمی فاسۆلاسیمان بۆ بکەی؟ ئۆکتاڤێک دۆ بۆ دۆ ئەمە ئۆکتاڤێکە دۆ بۆ دۆیە با بڵین هەموو تۆنە میوزیکەکان. باشە ئەگەر بە ڕەشەکە بەکاری بێنی چۆن دەرەجە؟ ئەمە دەنگە ڕەشەکانێتی بەڵام ئەگەر ئێمە بە ڕەشەکانش بکەوێتە ناوی یاخود ئەگۆڕی لە با بڵین لە تۆنەکانیە. باشە کەسێک نەزانێ میوزیک بژەنێ و حەز کا میوزیک بژەنێ بە چەندێک فێر ئەبێ ئامێری ئۆرگ بژەنێ ئامێرێکی قورسە یاخود ژەنینی ئاسانە بەپێی تەجروبەی خۆت کە ئەڵێ لە 7 ساڵیەوە حەزم پێ بوو بەکارم هێناوە؟ سەرەتا میوزیک ئەگەر کەسێک حەزی پێ بێت یەکەم شت تەمەن ڕێگری نییە بۆ ئەو شتە تەمەنجال لە چی تەمەنێکا بیت یاخود لە چی ئاستێکا بیت تەنیا تۆ گرینگە کە ئەو حەز و خولیە لە ناوی ناختە هەبێت و
تۆ بتوانی بەرداوامیت و هیچ کاتێکی دیاریکراو نییە بۆ هوەر بڵێ من بەوە نەکات فێرە بم بەڵام هەموو سەرەتای دەستپێکی لە هوەر سەرەتاکەی کەمێک زەحمەت و ئاستەنگیتە دەڕێت چونکە تۆ با بڵین لە ئاستێکەکەی شتێک نازانی ئەبێ هەوڵی زیاتری هەوڵی بۆ بدەیت تاکو بگەیتە شتێک و فێر ببیلیت کاتەکە دیاریکراو نییە لەسەر ئەو کەسە کەوتووە کە چەندێ خولیا و حەزی هەبێ بۆ فێربوونی باشە تۆ لەوانەیە با بڵین ئەگەر کەسێک بە 6 مانگ شتێکی سەرەتا فێر بێت لەوەیە کەسێکی کە بە 2 مانگ یاخود 3 مانگ فێر بێ و لەسەر پڕۆڤەکردن و تااقەتی خۆتە کە تۆ بەردەوامی لەسەر و ئیشە زۆر باشە پارچێکی ترمان بۆ شەنی مەچاوم پارچێکی تر ئەمە بە عەرەبی بێمەیان فەیروس جابم بەیانیە و فەیروس دەستخۆش جا ئەم مۆسیقای فەیروز پەمبەیانیە و ئەدباتەوە جەوێکی بەیانیانی خۆش کە مێزێکی خۆشی نانی بەیانی دانراوە وایەنە لەگەڵ نانی بەیانیا چۆنی وەڵاهی کەمێک خراپم نانی بەیانیان زۆر ناخۆم بەڵام هەروە شتێک بۆ بەرگرتنی مەیدان چ گوێزێک بێ یاخود پارچێک لە سەموو شتێک بە بەیانیانی خۆم تاکو بەڕێکم لەگەڵ نانی بەیانیانە کەمێک خراپم لەش ساق بەریاخوا لە بۆنە تایبەتەکانە میوزیک تا چەرە توانێت بۆنەکە تایبەتتر بکات بە دیاریکراوی لە جەژنە نەتەوەییەکانە لە جەژنە ئاینیەکانە هەندێک جار لە سەری ساڵ لە ڤاڵانتاین لەم بۆنانەیە تا چەند میوزیک گرنگی خۆی هەیە و بۆنەکە تایبەتترەکات میوزیک لە هەموو کاتێکە لە هەموو ساتێکە چ بۆنەیەک بێ یاخود چی کاتێک بێت جێ خۆی کردوێتەوە لە هەموو سوچ و شوێنێکدا جا چ لە بۆنەی ئاینی بێ یاخود لە چ لە بۆنە نەتەوەیەکان بێت یاخود لە باڵێن لەم ڕۆژەدا وکو ڕۆژی خۆشەویستی یاخود لە بۆنە تایبەتەکانە جێ خۆی کردوێتەوە بە جوانی بە بەخشینی چێژ و شتێکی جوان بۆ ئەو بۆنێ و جوانکردنی ئەو بۆنەیە چونکە هونەر لەگەڵ هەموو شتێکە ئەگونجێت بە تایبەتی میوزیک باشە خۆت زیاتر حەزت بە چ جۆرەکە جگە لە کلاسیک باست کرد کە کلاسیک زیاتر وەکو ئەوەی کە خۆت لە ماڵەوە عەسپی بکەیت چییە؟ ئەوەی خۆم زیاتر با بڵێن ئەم میوزیکە کوردیانەیە کە میوزیکە کۆنە کوردیەکان کەڤەر یەکەم بە سایلی پیان و عەسپەکەم چونکە لەم کاتەیە با بڵێن زۆر کەمە بەم سایلە عەسپ بکرێت ئەتوانی میوزیکێکمان بۆ بژەنی کە ڕۆژانە خۆت بەکار ئەنی ڕۆژانە بە بەردەوامی ئەیژەنیت؟ بەڵێ ئەردەڵام بەکر بێنە زیاد ئەو ڕۆژانەیە زیاد لە حەد بەڵێ یاڵە باگەمان لێ
دەستخۆش توانایەکی باش و بە بەراورد بە تەمەنت ئەتوانین بڵین تەمەنت چەنە؟ ئاساییە؟ تەمەنم 20 ساڵە 20 ساڵە تەمەن درێژ بیت دەستخۆش. توانایەکی باش مە پێویستی بە چییە؟ زیاد پێویستی ئەم توانای من بە بەردەوامیە و نەوەستان و ئێستاش من خوێندکاری پەیمانگەم و زیاتر هان مەدا و بەردەوامم لەسەرم کاری هونەریانم. باش کاک مستەفا ئەو ئەسفانەی کە کردت زیاتر گۆرانیە کۆنەکان بوو باشە کە فەرت کردەوە لەگەڵ گۆرانی بێژە تازەکان ئەوانەی لە ئێستاە گۆرانی بێژی ئیستان گۆرانی بێژی گەنجن گۆرانی بێژی لاون گۆرانی تازە دەرەکەن لەگەڵ نێوزیکانیان نێوانت چۆنە؟ لەگەڵ ئەوانە نێوانم باشە زیاتر گویان لێگرم بەڵام تا ئێستا وا بڵین زیاتر نیانم ژەندووە ئەو میوزیکانە بەڵام زیاد گوێ دەگرم لەم میوزیکم سەردەمانە و لە ماوەی پێشەستە لەگەڵ هاوڕێکی ئەزیزم ئەلەن ڕزگاردا پارچە میوزیکێکی میران عەلیمان بڵاو کردەوە کە ئەو کە تازە بڵای کردەوە لە تۆ دنیا من ئەسمم دەکردەوە ئەویش گوتنی گۆرانێکی شتێکمان بڵاو کرد بە شتێکی جوان یەکێک لە بەرهەمەکانی میران عەلی بوو. باشە هەنێک جار ڕەخنە ئەگوت ئەو کرێ خود باشە بەڵام بۆ تەمەنێک کە بوو نە تەمەنێکی مناڵەت هەبێ یاخود گەنجێک بی تازە دەست بەکارەکە کرد بێت یاخود هەر بابەتێکی تر هیچ کاتێک ڕەخنەت لێ گیراوە؟ ڕەخنە زۆر جاریش گیراوە بەڵام شتێک بەبێ ڕەخنە نابێت و کەسێک کە سەرکەوتو نەبێت یاخود لە ئاسێکی باشە نەبێ ڕەخنەی لێ ناگیرێ ئەگەر ئەو ڕەخنانە وا لە تۆ کە تۆ زیاتر بەردەوام بیت و پشتگوێیان بخەی ئەو ڕەخنانە چونکە هەموو کەسێک چ کارێکی باش بکە یاخود خراپێ هەرچی شتێک بێ ئەوە کەسەر ڕەخنەی لێ ئەگیرە لە دەوروبەرەکەی وە تۆ باشترین شت ئەوەیە ئەو ڕەخنانە پشتگوێ بخەیت و لە کاری خۆت بەردەوام بیت. باشە کە یەکەمین جار بوون نە عەزفت کرد تەمەنت چەند بوو لە بەردەم خەڵک نەک لە ماڵی خۆتان؟ یەکەم جار هەر لە تەمەنی 8 ساڵی بوو لە قوتابخانەکەی خۆم لە بۆنەکانە ئالەتی کەمانەکەمە بەر لەوێ عەزفمە کرد. باشە ئەو کاتە هەستت چۆن بە بەراورد بە ئێستات؟ کاتە هەستێکی خۆش بوو بەڵام ترس و با بڵێن ئەو قەلەقی لەو کاتەیە هەم بوو زۆر زیاتر بوو با بڵێن شەرمێک ئەم کرد لە پێش چاوی خەڵکە بەڵام ئێستا شتەکە ڕۆتینێکی ئاساییە. باشە ئەوەی کە تۆ لە بەردەم خەڵکی لە تەمەنی 8 ساڵیەوە عەزفت کردووە هۆکارێک نەبووە کە ئەم مستەفای ئێستا دەربچێ و ئاوا بە بڕا بەخۆبوونەوە بتوانێت عەزفی گۆرانیە کلاسیکە کۆنە کوردیەکان بکات؟ هۆکارەکەی بۆ دەرکەوتنم با بڵێن بەڵێ هەندانی باوکە و با بڵێن دایکم بۆ عیلەکەم کەوای لە من کردووە هەم بدرێم و بتوانم ئەم دەرکەوتنانە با بڵێن بەم گەمم ئاستا وەروها سوپاسیانەکەم کە تام ئاستا لەگەڵما بوونەوە کەسانە ئازیزانی کە پشتگی لەشم بوونە چ لە دەرەوەی خێزانەکەم و ئەو ژەنینانی کە خۆمەی کەم زیاتر هانمەداوە با بڵێن ئەو تەمرینان و تەمرینکردن و با بڵێن عەزفکردنم زیاتر هانم نەدا بەرەو پێش بچم و نەوەستم نەگەڕێمەوە دۆ یاخود لە ئاسێکا جێگیر نەبم. باشە چەند خوشک و براتەیە تۆ؟ من برام نییە تەنیا دوو خوشکمێ ئەوانیش ژەنیارم با بڵێن بەڵام بە هەمان شێوە ژەنیارن بەڵام لە ماڵەوە زیاتر بە خۆیان عەزفی خۆیان و پڕۆڤە دەکەن. ئەواتە باوکت پرۆڤەیان پێ دەکەن؟ باشە ئەوانیش هەوڵیان نەداوە تر وردە وردە لە ماڵ دەربچن و بە شێوەیەکی ئەکادیمی میوزیک بخوێنن؟ چونکە ئەوان خوێندکاری با بڵێن یەکێکی دەرچووی زانکۆیە ئەندازیارە ئەو تەنی ئینە ئالەتی گیتار ئەسفەکە بەڵام زیاتر بە خۆی لە ماڵەوێ و حەزی زیاتر بە دەرکەوتن نییە و خوشتێکی بچووکیشم خوێندکاری قوتابخانەیە ئەوش ئالەتی ساز ئەسفەکە. زۆر باشەکەواتە لە بۆنەکانتانە لە ماڵەوە تیپێکی موزیکی زۆر باشتان هەیە لەشتان ساغ بێت یاخوا بەگوێمان لە موزیکێکی تر بێ بابزین ئەم جاریان چییە؟ جاریان بە شتێکی فارسی بێ هایدە.
خۆش ئەو گۆرانیانەی کە بۆ نمونە عزف کراون و میلۆدیەکە یامە کۆمەڵێک ئالەتەوە پێشکەش کراوە کاتێک کە تۆ بە ئۆرگێک عزفیەکەی گۆڕانکاری بەسەرادێ؟ بەتەکیید کاتێ من با بڵێن بە ئەم ئامێرەی من ئەیژەنم چونکە با بڵێن ئەوە چەندین ئالەتی تر بەشداریە کات و هەرێک و بە شێوەیەک ئاسفەکات بۆ پڕکردنەوەی ئەو میلۆدیە بەڵام من پێویستە میلۆدیەکە بە هەمووی بە کاملی وەرگرم و بتوانم بیژەنم چونکە هەموو یەک پارچە لە یەک ئالەتە لەویش لە پیانۆکەم ئەیژەنم و کۆی ئەەکەمەوە با بڵێن قورستر نییە؟ کەمێک زەحمترە با لە زەحمەتە پێویستە بۆ نمونە بۆ ژەنینی میلۆدیەک چەندێک پرۆڤە بکەی بۆی بتوانی بە تەواوەتی میلۆدیەکە پێرفێکت هەموو میلۆدیەک لە نەفسی کاتە شەر نییە نەفسی کاتی بۆ دانین توانم بڵێم میلۆدی وا هەیە پێویستی پێ 2 مانگ یاخود 3 مانگ یاخود مانگێت میلۆدی وای شەیە بە ڕۆژێک کەمتریش لەوانەیە بتوانی زەبتیکی زیاتر ئەوانەی کە پێویستیان بە کاتێکی زیاترە جۆرە میلۆدیەکەن زیاتر با بڵێن ئەگەر کاتی زیاتر پێ با بڵێن ئەو میلۆدە کلاسیکانەیە کە با بڵێن بە شێوەی نۆت تۆ بیخوێنی تۆ چونکە ئێمە لە ئامێری پیانۆ ئێمە خوێندنەوەی نۆتەمان هەیە لەگەڵ ئاسفکردنە تۆ ئەم دوو دەستت دەستێکت با بڵێن یەکێک لە نۆتەکانە خوێنێتەوە دەستەکەی تریشە نۆتێکانی تۆ لە دوو کاتە دوو ڕیزە خوێنی تۆ هەرێکە و شتێکە ڕام دەسانێت لە ئامێری پیانۆ چونکە ئامێری پیانۆکێکە لە ئامێرە قورسەکان باش ئەسا گەر من بڵێم گۆرانیەک لە خود میلۆدیەک لە گۆرانی بێژە تازەکان ئاسفکەم کێ هەڵەبژێری ئێستاوی لە خەیاڵ ما بێت ئەحمەد خەلیل ئەگەر باشە ئامادەیە شتێکی و دەستخۆش کاک مستەفامە زۆر خۆش هەڵبین تۆمڕۆ لەگەڵمان بووین سپاس کە دەرفەتی ئەوەت بە ئێمەدا لەم پرۆگرامەیە بەشدار بووە ڕۆژی ڤاڵەنتاین و ڕۆژی خۆشەویستیمان بۆ جوانترکەی بە میوزیکە جوانەکانت ئەگەر شتێکت ما بێ لە کۆتاییە بتەوێ لێرەوە بێڵێ پیرۆزباییەک بۆ دایکت بۆ خوشکەکانت بە بۆنی ڤاڵەنتاینەوە چیان پێڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ بینەران کە دانیشتن بە دیاریم بەرنامەیەوە و ئەمە لێرەوە بۆ خێزانەکەم دایکم خوشەکانم باوکم ڕۆژی خۆشەویستیان لێ پیرۆز بێت و هەروە کەس ئازیزەکانم دەستە خۆش بێ یاخۆ کۆتا پارچە میوزیک بۆ میوزیکی تۆ کۆتایی بەم بەرگەیە ئەهێنین باشە دواتر دوا بە دوای میوزیکەکەی کاک مستەفا وەکو لە سەرەتا وتم هاوڕێیانمان لە زانکۆی کەرکووک لە دوانیان لە خوێندکارانی زانکۆ وەرگرتووە سەبارەت بە ڕۆژی خۆشەویستی بە پارچە میوزیکەکەی کاک مستەفاوە ئەچینە لێ دوانەکە فەرموو